دەمارگیری من ئەم کەسەم خۆشەوێ دەمارگیریم هەیە بۆی کوفریش کار لەگەڵ یابە نەشی پێکە هەرڵێم پێکاوێتی بەتاڵیش بڵێ هەرڵێم حەقە کامەش زۆر باوە دەست بەرنەدان لە شێخ زەلام هەیە دوای 10 ساڵ دەست لە شێخەکەی بەرێ ئەوەی ئەتەواڵە غەڵەت بوو ئێم تەعەسسوبە بۆ قەیچێکە ئەمە قسەی شێخەکەمە با بڕۆم لەگەڵ قورئان و حەدیث بەراورد دیکەم زام چەند یەکە گرێتەوە گەرێکی نەگرتەوە باو قسەی لێ وەرنەگرم هەر هیچ نەبێ جا ئەمە زۆر سەیرە چەند ساڵ دوای کەوتووە هەموو شتێکی لێ وەرگرتووە لەپڕ کەوازیشی لێنەی ترەوە بێتە دەجالەکە و ئیبلیسەکە لەلای کە لەوە چێ واژ نەبێ ئەو شخصە لە چەند شتێکا غەڵەتی کردبێ دڵی ئەم و طبیعەتی ئەم قبوڵی نەکردبێت لێ هەڵگەڕاوەتەوە چونکە بەڕاستی ئەم بە شەهوەتی خۆی دینداری بکە ئیتر تەعەسسوبیشی بۆ شەهوەتی خۆی هەیە شەهوەتەکەی خۆی لە تۆ بدۆزێتەوە تەعەسسوبەکەی بۆ تۆیە لە منابی دۆزێتەوە بۆ منە لەوا بدۆزێتەوە بۆ بەڕاستی ئەم جۆرە دینداریە هەر کەسێک تایە بێ پیسترینی بوونەوەرەکانە لەسەر عەرزە دینداری بە شەهوەت و بە تەعەسسوب و بۆ بابەتانە کە ئەمەش زۆر زۆرەی بینی یعنی ئینسان هەیە لە پاڵیا سوکایەتی ئەکرێ بە ئەڵڵاه سبحانه وتعالى برسول الله صلى الله عليه وسلم بإسلام الله إخوة ديني خوي سرخ بس سركردكي بڵێ ئەتکوتێ لە سەری هزار پۆست لە سەرەکە ئەگەر سەرکردەکەی کوفریشی کرد بێ تاوانیشی کرد بێ شێخەکەی کوفریشی کرد بێ تاوانیشی کرد بێ یا والله برا ئەمە ئەصلا نەمانی ولا ئەبۆ الله بۆ رسول الله بۆ دین و دامەزراندنی ولا ئە لەسەر کێ سەرکردە و شێخ وەشخاص ئینسان هەیە ئاەتی پێ بڵێ هەر بە جوانی لێشی تێ بگا بۆشی ڕوونکەرەوە 1 ملیۆن قسە بە تۆڵێ ئەگەر 1 ملیۆن قسە بە ئاەتەکە و بەخوای ئاەتەکە نەڵێ بۆ لەبەرەوە ئاەتە لەگەڵ هەوارزوی ناگونجە دژی جەماعەتەکەی و شێخەکەی و حیزبەکەی و شەخسەکەی